سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک عزیزان، هیوادارم کە لە هەر گۆشە و کەناڵێکی دنیا هەند ساح و سەلامەت بن. هەروە چەند دەقیقەیەک لەسەر ئەو کەیسەی مەشی ئامێدی قساکەم یا ڕەبوو بۆ چۆنی خۆم دەرەبڕم سەبارەت بەوەی کە هەم برایشی مەسعود بارزانی لە ئەڵمان شکاتی لێکردو و داوای قەرەبوو 250,000 ئیرۆکە و هەم بەغیابیەن 4 دادگایان لێگرتووە لە ڕێگەی دیارە بنەماڵی بارزانیە ئەمانە لە ڕێگەی کۆمپانیا و لە ڕێگەی پیاوەکانیانەوە 4 شکاتیان لێکردووە دوان لە هەولێر دوان لە دهۆک و غیابیەن هەر یەکیش بە 3 ساڵ حکم واتە 2 ساڵ حکمیان داوە. عزیزان، کێشەی ئێمە لەگەڵ ئەم دەسەڵاتەیە کێشەیەکە کە هیچ ئۆپۆزیسیۆنێ ویان هیچ خەڵکانێکی ناڕازی لەگەڵ دڵترین دەوڵەتەکانی دنیاە کە بەرامبەر بەگەلەکانی خۆیان زۆر تاوانکار و خراپن بەڕاستی نمونەی ئەمان نییە. من چەند نمونەیەک هێنمەوە لەسەر ئەوەی کە چۆن دزی، جەردەیی، گەندەڵی، ڕەفاندن، تعدا، سوکایەتی بە خەڵک، داگیرکردنی مڵک و ماڵی گشتی، هەموو ئەمانە بە یاسا کراوە، یعنی یەکێتی و پارتی کردویانە بە یاسا لە حقیقەتەن. مەسەلەن چەقۆکێشێک لەگەڵ گروپێکە یەن ئەم چەقۆکێشە یەتە ناو سلێمانیەوە ئەچێت لە بەر دەرگای ماڵی دکتۆر غالبە یاتە بەر چەقۆهۆی تۆکردنی ئەدات. گروپەکە ئەگیرێن 24 ساعت دوای ئەوە پاڤڵ و قوبات هەموو ئەو گروپە ترۆریستە ئەنێرنەوە و تەسلیمی پارتی ئەکەنەوە. هەتا ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم ئەم کەیسە هەروە مایەوە و تەواو کەس نەچوو بەلایە. بۆ؟ چونکە ئەسڵ ئەوەیە کە دەسەڵاتەکە، ئاسایشەکە، پاراستنەکە، زانیاریەکە، فڵان فیسارەکە ئەمانە خۆیان ترۆریستەکەن. بەڕاستی خەتەرترین شت بۆ ئێمە یا بۆ خەڵکانێک کە لە جوغرافیایکی دیاریکراوە ئەژین ئەوەیە کە دەسەڵاتەکە خۆی ترۆریست بێ، خۆی ئینسان کوش بێ، خۆی دز و جەردە بێت. ئەگەر لە کۆمەلگایەکی مۆدێرن و دەوڵەتێکی مۆدێر نابی بە نمونە کاتێک کە گروپێکی ترۆریستیە ئەشخاصێکی ترۆریست هەیە ئەم دەستگایەت ئەم دەوڵەتەیەت ئەیگرێ و ئیخاتە زیندانەوە. بەڵام کێشە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە خەڵکەکە خۆی باشە، بەڵام دەسەڵاتەکە، حیزبەکە، پارتیکێتیەکە خۆیان ترۆریستەکەن. بەڕاستی باشە هەموو شتیان کردووە بە یاسا. تۆ مەسەلەن کاوەگەرمیانی یەکێتی کوشتی بۆ کوشەکانی دیارنەوە. هەر ئەو ئێوارەی کە کوژرا یەکسرە پاڤڵ قوبادی جەلال تاڵەبانی لەگەڵ خستەی گوڵ محەممەدی هەستان ڕۆشتن چون هەموو ئەو شەقامە تاماڵی کاوەگەرمیانی هەموو کامێرەکەیان لێ کردەوە بردیان، چونکە ئەیانزانی کە خۆیان کردویانە. تۆ ئاسایشێک نییە، شوێنێک نییە بکۆڵێتەوە، پۆلیسێک نیە بکۆڵێتەوە کە ئەمە چۆن کراوە ئەوەتە کەیبینی کەیسەکەشی بەسەریێت. هەمومان ئەزانین کە کاوەگەرمیانی بە نمونە هینی کردووە. کاوەگەرمیانی خۆی عفو سەدر عوسمان هەمومان ئەزانین کە ئەوە برادەرێک هەیەکی کە ئەوە زەهنیەتی تێگەم بەرحاڵ هەمومان ئەزانین کە سەدر عوسمان لەسەر وتارێک مەسعود بارزانی پارتی تۆریان کرد. کوا کەیسەکەی هیچ بۆ لەبەرەوەی خودی دادگاکە، خودی دادوەرەکە، خودی نازانم بکوژەکە خۆیانن. تۆ چی داد بۆ کێ بێ بەڕاستی؟ داد ناتوانانی بۆ شتێبەری. بۆیە ئەگەر من بۆ نمونە بەیانی ئەم قسانەکەم مەسعود بارزانی ئەتوانێت لە هەولێر بما بە دادگا بڵێ ئەوە منی تاوانبار کردووە، ئەڵێ سەدر عوسمان ئەو کوشتوێتی یان پارتی کوشتوێتی وەرە بۆم بسەلمێنە زەحمەت نەبێ. ئەگەر من بژیرێ من حکومە درێم یەکسەر، چونکە من چی بسەلمێنم؟ ئێمە لە 100% ئەزانین کە ئەوان کوشتیانە، بەڵام هیچ بەڵگەیەکی بینراوە بیسامان نییە، چونکە لێکۆڵینەوەکە خودی تاوانبارەکە، خودی ترۆریستەکە، خودی پارتی خۆیەتی، هیچی بۆ ناکرێت. و دادحسین هەر بە هەمان شکڵ. عزیزان لە ساڵی 1992ەوە لە ڕەوف ئاکرەیەوە لە نەزیر عومەرەوە لە فڵان فیسەر هەتاوەکو ئێستا خەڵک ترۆر ئەکرێ، هیچی بکوژەکەی دیار نییە، چونکە خودی یەکێتی پارتی خۆیان بکوژەکەن، خۆیان ترۆریستەکەن. ئەمە بۆ خۆی کارە سادەکەی بەڕاستی. ئەم دادگای یاسایە یەت نارەک بەس بۆ کوێ دادگایە، بۆ کوێ یاسایە، بۆ کوێ نازانم ئەمانێت تەنها بۆ نارەکانی خۆیان. تۆ قسەیە بکە لەسەر ئیمۆجیە، لەسەر مەسەلەن کۆمنتێ، تۆ گرێوە خاتە زیندانەوە، حکم تەیە
حتى هشتاك كنجيرة ولا بعدنا أنا هم لسه بس شيء بسيط لسه نفسي لسه وتالي لسه أنا ما بتاني جيرة ولا لازم دامك بلام بياوكاني خويان هالشيء بنابر بخلق كان كسقسناكا لنبجته إسام بونمونا للآن بارتيا يجيكو هزار بحرمتين بيبكري كسياتين بشكين برمشكات كم كسرتيش نعمسته هربان شيء نعرف براسي أصلا يعني هموش يبغى آن رواية بس بخلق يتر بويني قسم كامل يعني بودنية راسي كامل أما لكم الجاي ما كارثة براسي بويا ويك در حق بمشي أمدي كلا و شتي بوش لراسي من اللي روبا بارتيا بيشتي ألم يا سكانتان دالجا كانتان فلان في سكانتان لا يمن أخي بوشي شيني راقته هموش من دادگاهی کن هموش من حکم بدن همون من اعدام کن همون من اوبکین هر بردوام بین لقصه باز کن خو من لوتنی راسی کن ایتی و خودتان چه دکن برون براسی با و خودتان بیکن آزاد و یمش آزاد نخطا نخ خودتان نختانی حتی اوکو دادگاه کانتان یا سکانتان نخی هبه حتی مثلا عايزان دزی مثلا گندلی مثلا چتکری همون امانه بیاسا کراوه برو هر چیزی یکی کردستان هی چیزی پارتیمن داجی کردو شهروانی کل خویانه موظفی خویانه علی برو او عزانه اون دون مزویه بیک بنای فلان کسر كومبانيا كي راسكاتو خوي هم زي كان كابنا بيو هم يكاب الشقه هم شي افروشي يكاب فيلا افروشي بارك شيخته بنا مالي طالباني هم يأذن دفي السماني لما تيقي هودي بعدنانيش بنا مالي بازاني بيوكاني هم يأذن بوخانته هل اما يخو مش شيء عجيبني اجا تو بيشي بليكاك ام زويانا او على بابا ويا سايا او تا بلقا شارواني كدويتي فلان كدويتي قصي قوري شارعوي يعني شارواني بوخوي دزكيه بلقا بوخوي بلقا يعني بقانون دزي أكري بقانون ماشي آمدي أو أكري بقانون كاو قرميان تور أكري بياسا وبأسايش وبوانا سجل عثمان سؤالي مع حمو وداد حسين ودهان كسي كتير أكري ما بوخي كاسات أكري لبر أوي أبي شري بايدل إخوان بو خوشنا كان بيان وابك خلق بو بيدنا براسي كاس برامبر لبرامبر وانا بيدنا بي وهم أمك قصي خويا كاسوكا خلق أزانيك نخوتان قيمتان هي نياساتان نهي شو كشتغلي لكردستاني إماناوي ياسا بالحقيقة مثلا تو 32 ساڵە یەکێتی و پارتی هەموو دنیایان دزیوە کە یەک کەسیان ناتوانێت بدەن بەداد بکە شتیوان نییە چونکە دزەکە خۆیان دەڕاستیان ئەوان ئازادن بکوژن بسووتێن بفرێنن تعدا بکەن هەموو شتێ بکەن کەس ناتوانێت شتیان پێ بکە خۆ ئەوەی کە لە کۆمەلگای باشوور وسانە ئەدزێ تاڵانیەکە تعدا ئەکات ترۆرەکە ئەماکە بەدەجێتی پارتی خۆیان نەخۆ خەڵکی کوردستان نییە بەڕاستی بۆیە من زۆر جار دانیشم مثلا پارتیوێکی مقیاسە کەم بە مافیا باسی مافیا زۆر بەخلاقتە لێکی پارتی کاکە مافیا کۆمەڵی خصوصیاتی هەیە کۆمەڵی ئەخلاقیاتی هەیە بەڵام سەرانی پارتی وێشێتی هیچ ئەخلاقیەتێکیان نییە من دەمێکەوتومە خۆشەویستان دەمێکەوتومە و ئێسش ئەیڵێمەوە ئەوەی کە باشووری کوردستان یا هەرێمی کوردستان ئاوای لێ هاتووە لەبەر ئەوەیە کە خوێڕی بەڕێوەیە بە خوێڕی جیاوازە لەگەڵ مافیای عەزیزان مافیا وەکو وتم جۆرێک لە جۆرەکان ئەگەر بە مێژووی مافیا بشیتەوە سەرەتا گروپی شۆڕژێڕی بوون یاخی بوون و ئێستا ناوێن ناون مافیا ئەمانە بەڵام ئەم پارتی وێشێتیە بەڕاستی خوێڕین بەمانای کەلیمە لە ڕاستی حتا حەدیان نییە مافیاش بێ هەتا تۆ ناتوانین مقیاسێکی بڵێ وەڵام سەرانی پارتی وێشێتی کۆمەڵی خەڵکی سۆزانین ناکرێت یان ئافرەتی سۆزانین چونکە ئافرەتێک کە سۆزانیە قوربانی ئەو سیستەم و نیزامەیە بەڕاستی هیچ نیەک لە دنیایە پێی خۆش نییە هەموو ڕۆژێ بۆ کۆمەڵی پیاڕوت بێتەوە بەڵام سەرانی پارتی وێشێتی بنەماڵی تاڵەبانی بنەماڵی بازنی فلاشتاکە هەموو ئەمانە بەدەیان و سەدان جار ڕوود بوونەتەوە بە داگیرکەرانی کوردستان لەبەرەوە مەشی ئامێدیەکان ئەوەی کە من بزانم و بیناسمەوەە تەنازل ناکەن بۆ شێ بێدەنگ بن لە بەرامبەر کۆمەڵێک دادگا و کۆمەڵی قسەی قۆڵ و قسەی پوچی پارتی وێشێتیە نەخۆتان قیمەتان هەیە نێسەتان نە هیچتان بەڕاستی هەر چێک پیش پێتان خۆشە بڕۆن بیکەن بە هەزاران وەکو ئارا مەحمەد و مەشی ئامێدی چوچەوە نەکەر یاسا دەرگای بیشیان کوژن بە هەزاران کەسێکە ڕاستە بێتەوە ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە ئێوە ئەبێ بڕۆن ئێوە کوتایتان پێێتەوە ڕاستی یەکێتی و پارتی ئەبێ بڕۆخێن ئەمانە تەواو بوون بەڕاستی کۆمەلگای باشووری کوردستان 32 ساڵە شانسیاوە بە ئێوە کە حکومڕانیکەن جگەل لە چەتەی و کۆمەڵێک مافیای هیچ و پوچ هیچ شتێکی تێتان نەکردووە لەبەرەوە بەڕاستی حرمەتان نەماوە خۆشان پاشەسان پێویست بەوە ناکە تۆ پێیت بدێ بەوان بەڕاستی بۆ خەڵک بتەسێنیت ئێمە دەیان نمونەمان لە بەردەستایەکە ئەی سەلمێنێ لە کۆمەلگای هەرێمی کوردستانە یاسا فلان ئەمانە هیچی قیمەتی نییە وەکو لە پێشەشی قسەکان ناوتم چونکە ترۆریستەکە پیاوکوژەکە خائینەکە دزەکە جەردەکە هەموو ئەمانە خۆتان و هەمووشتان بە قانونی کردووە ئێستا منە چمەڵە مەڵم شانازی برای مەحمەد سا بانمونە
باشە یا قوباد و پاڕاڵ و مەسئولونیەتی ئەوانە دزە بمن بە دادگا ئەوان ئەیبەنەوە بۆچی چونکە یاساکە خۆیان چونکە هەموو دزیەکە بە یاسا کراوە شاناز دایان ملیۆن دلاری دزیوە لەتیفی مێدی هەر بە هەماش لەتیفە بەندا دز قوباد و پاڕاڵ هەر بە هەماش کەڵ یانە پرسی باشە چکە چێ ئیجازی بە تۆیاوە تۆ دەباشان بەری بۆ خۆت چه ئیجازەی بە تۆیاوە کە گردەکە بێ بە نەشام سەفا ئەمانە هەمووی دزی و تاڕانی ماڵی و خەڵکی خۆ براوە کاکی من دزیەکان هەمووی بە یاسا بە قانون کرا سێ شاسە عەبدولواحید کە شاسە عەبدولواحید هەموو کەسێک ئەزانێت کە بە دەیان هەزار کە لە مەنتیقەی سلێمانیا پارەیەوە بە شاسوال پشکی هەبووە لە نازانم چاویلاند و ئەوانە بەڵام بە یاسا لە هەمێنی بردوێتەوە شکە زۆر بە وردەکاری دزیەکە دەستبڕینەکە بە یاسایی کراوە خەڵکەکە نایباتەوە لە بەڕاستی باشە کاتێکە کە دز و دەسەڵات خۆیان بە یەکشتن تۆ چۆن ناتوانانی لەمانی بەریتەوە لاقەتە ناتوانانی لەبەرەوە لە ڕوانگەی پارتی وێشێتی و ئەم یاسا قەشمەرانیانەوە ئێمە هەمومان خەڵکانی تاوانبار و خەڵکانی خراپی نەڕاستی بەڵام لە کاتێکیشە ئەو واقعەکەم تۆ بڕۆ بڵێ نێشێوان بازین تۆ دزیت ئەدا بە دادگاڵە دزیی من کوات دزیم ئەی ئەم سامان لە کوێ بوو تۆ ئەم بەس خانۆکە هەولێرەکە نوێی هەولێر لە کوێ بوو تۆ کۆمپانیای کارێ لە کوێ بوو مەسعود بازین تۆ کۆمپانیای نازانم ستێک فڵان فیستان ئەمانە لە کوێ بوو زەحمەت نەبێ ها پاڤێڵ و قوباد و نازانم ئەوانە ئێوە ئەم هەموو ڤێلا و سیارە و سامان خۆتان لەکوێ هێناوە زەحمەت نەبێ لەکوێتان بوو ئەمانە هەمووی ماڵی و خەڵکی دزیوتان خۆ دزی هەرمێ خۆشا خۆی گوێی نییە کاکەجێ شتێکی عەجیب نییە بەڕاستی ئێوە خانووەکانتان ڤێلاکانتان سیارەکانتان شوقەکانتان فڵان فیستەکەتان ژنەکانتان هەتا هەمووی دزیە هەمووی جەدەیە لە واقعە لەبەرەوە ئێوە خۆتان و یاساتان بەڕاستی قیمەتتان نییە و هیچ ئەهمیەتێکی نییە و من لێرەیشەوە بە مەشی ئامێدی ئەڵێم ئەسڵەن دڵنیایشم کە هەروە بێ گاڵتەی عەقڵی پارتی وێشێتی ئەوانە بێت و با بڕۆن چی ئەەکەن بەڕاستی بیکەن کاکە ئێمە ومانان کاتێککە دەستمان ناوەتە ئەم بەحسە خۆمان لێ تەوق نەبوو بەڕاستی خۆمان دانەوە بۆ کوشتن بۆ زیندان بۆ هەر هەموو شتێ ئێمە بەر ئێوە ڕناکەین ئەبێ ئێوە ڕاکەن بەڕاستی ئەو کوردستانە مۆرچی ئێمەیە ئێوە داگیرتان کردووە ئەبێ ئێوە بڕۆن و ئەو وڵاتە بەجێ بێڕن ئەبێت دادگایی کرێن ئەبێ ئێوە بخێن ناو زیندانەوە و ئەبێت دەستبیگیرێ بەسەر سەرەت و سامانتانە تەنانەت دەرپێ کوتەکانی هەموو سەرانی پارتی وێشێتی هی خۆتان و هیچ نەکانتان هەر هەمووی ماڵی ئێمێ و هەر هەمووشی دزیە و هەمووشتان لە بەردا ئەکەنین ڕوت و قوتتانەکەینەوە وەکو خۆتان چۆن بە ڕوت و قوتی و سوالکەری هاتون ئەبێ ئاوا ئەو وڵاتە بەجێبێ هەڵن بۆ خەوانە ئەسلەکانیان کە ئێمە خەڵکی کوردستانی دەی عزیزان بەخواتان ئەسپێرم لەم کاتی پاوزەیە هەر ئەوە بوو کە جارجارە کورتە لایڤەکەیان کورتە ڤیدیۆیەک بڵاوەکەمەوە هیوادارم کە بتوانم ڕاستیەکانم بە هەموو لایەک وتبێ سەرشۆڕی بۆ پارتی وێشێتی لەوە ڕسواتر بن کە دڵنیان ڕسواتر دەبن خواتان لەگەڵ عزیزانی من